بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەش هیوادارم تا ئاخری بەرنامەکە لەگەڵمان بمێننەوە. پێشەکی کە بەرنامەی ئەم هەفتە دەست پێکەین من سپاس و دەستخۆشی یەکەم بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەی تەندروستی کە پەیامگەریان لە کاناڵگەری جۆرا و جۆرە و ئەگاتە دەستی ئێمە. ئەوە خۆی مایەی دڵگەرمیە کە بۆ ئەوەی کە بەرنمەکەمان توانین هەم درێژەی پێ بدەین و هەم لەباری ئەوەی کە پڕبارتریکەینەوە. بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر گاستریتە، گاستریت یا وەرەمی معدە کە نەخۆشیکی تقریبەن باوە یا بەربڵاوە. گاستریت کە ئیلتیهابێکە، ئەو ئیلتیهابە بەشی ئەو بافتە پوششیە کە لە ناوی معیدە هەیە ئەیگرێت. ئەو بافتیشە تقریبەن حاڵەتێکی ڕوشڕوشی هەیە بە هەر هۆیکەوە کە زۆرتر بەهۆی باکتریکە یا بەهۆی میکرۆبێکەوە هەیە. ئەگەر ئەو بافتە داخڵی معیدە تووشی ئیلتیهابێ ئەوە پێڵێن گاستریت. معموڵەن نیشانەگەرێکی هەیە کە نیشانەکانی ئەو دوو نیشانەیە کە زۆر باون، ئازاری کە ئازارێکی تونەکە لە زگە هەیە و نەفخە، یانێ ئەو کەسە هەستەکە کە زکی بای کردووە. بەڵام وتمان جیا لەوەی کە ئەسلیترین عامل باکتریەکانە بازێ لە نەخۆشیگەر بە تایبەت ئەو نەخۆشیگەرە کە بەس نەخۆشیگەر خود ئیمەنی یا سیستم بەرگری لەشە بەوەی شەڕەتی هەیە کە جاروبار هەیە ئەو سیستم بەرگریە پێچەوانە وارد ئەمەڵەوێت و تووشی ئەو یەکێک لەو نەخۆشیگەرە کە زۆرن ئەو نەخۆشیگەرەیەکیان ئەم گاستریتەیە. گاستریت معموڵەن یا ئەوەی کە حادە یا مزمنە. حادەکەی ئەوەیە کە کتوپڕ و ناگەهانی تێدە پێشەوە، مزمنەکەیشی درێژخایەنە. لە گاستریتی حادە بە سەریعی و بە خێرایی حمڵەکە دەست پێکات و هەر بۆ سرعەتیشە دوای ماوەیەکە و بێ ئەوەی کە دەرمان بەکاربێرێ ئەو کەسە نیشانەکان و نەخۆشیەکە بڵێن گاستریتەکە لە ناوەچێ یا نامێنێت. بەڵام لە گاستریتی درێژخایەن یا ئەو مزمنە ماوە زەمانەکەی درێژترە بێتەوە، نیشانەی نییە و ئەمەش تقریبا حاڵەتی خەتەرناکترە. ئەم درێژخایەنە لە درێژماوە ئەتوانێت بێتە هۆی زەخم معدە و بە دەرسەدێکی کەمتریشەوە وەکو نەخۆشیگەرێکی تر بەدخینیەکان وەک شێرپەنجەی معدەی لێ بێتەوە کە ئەوە دەرسەدێکی زۆر کەمە. گاستریت نیشانەکانی ئەوەنەکە معموڵەن ئەتوانێت علامەتدار بێت یا ئەوەی کە بێ علامەت بێت. معموڵەن علامەتەکانیشی ئازارە. ئەو ئازارە حاڵەتی کەسەکە کاتێکە شەرح حاڵات یا ئەو حاڵەتەی بەیانەکە ئەڵێت ئازارەکەی وەکو خەنجەرە، تیژە و جاروباریش تیرە کێشە یانی ئەڕوا بۆ ناوشان. معموڵەن ئەو شوێنەی کە ئازارەکە دەست پێکات لە بەشی یا لای چەپی سکە بەشی سەرویە، یعنی لای چەپ بەشی سەرو کە ئەو ئازارە هەر لەو مەسیرە ئەڕوا بۆ ناوشان و لە پشتیشە لەو شوێنە خۆی نیشانەدات ئازارەکە. وتمان کە هەم تیژە، هەم حاڵەتی وەک خەنجەری هەیە، هەم ئەوە کە سوزشی یا کزەیشی هەیە. علایمگەر یا نیشانەگەرێکی تریش هەیە جیا لەوەی کە نەفخەکات ئەو کەسە یان زکی تووشی باوێت هەستەکات کە هەمیشە معیدەی پڕە، ئەحساسەکەی تقریبەن ئەڵێن کە هەست بە سەنگینی یا قورسیەکات، قورقێنە لێدانە یا ئەو حاڵەت ئەو هێڵنج لێدانیشە ئەوەیشە ئەتوانێت لە نیشانەکانی بێت. ئەگەر تووشی ڕشانەوە بێت، ڕشانەوەکە معموڵەن یا زەردە ڕەنگەکە یا ئەوەی کە سەوزە یا ئەتوانێت هیچ کام لەم ڕەنگەرە نەبێت و وەکو مایعێکی بێڕەنگ بەڵام شەفاف و بریقەدار بێت. بازی لە علایمگەر کە وەکو علایمگەرێک کە ئەڵێن ئەمەی تر گاستریتەکە حاڵەتێکی شەدیدی هەیە، یانی دەرسەدەکەی ها لەسەرەوە ئەوەیە کە ئەو کەسانێک کە تووشی ڕشانەوە بن، ئەگەر ڕشانەوەکەیان خوێنی پێوە بێت یا پیسایەکەیان ئەگەر خوێن چە سوور بێت چە خوێنەکە ڕەش بێت، ئەوە جزء و گاستریتگەرێکە کە بە گاستریتگەرێک خەتەرناک یا پڕمەتەرسی ئەناسرێت.
جیا لەوانیشە کێش دێتە خوارەوە ئەو کاهش وەزنە ئەتوانێت نیشانەیەک بێ بۆ ئەوەی کە ئەو گاستریتە بوو بە زەخم معدە لە حاڵەتگەرێکیش ئەتوانێت درێژە بکێشێت و بێ بە خوێنڕێزی معدە. لە هەر حاڵە گاستریت ئەوەی کە حادە زووتر دەست پێکات لە ماوەیەکی سەرێعات دەست پێکات لە ماوەیەکی زوویشە نامێنێت و لەبەر چاو نەبێت، بەڵام درێژخایەنەکەی وتمان ئەتوانێت چونکە ساڵیانی ساڵ ئەو کەسە لەگەڵیە ئەتوانێت ئەگەر چارەسەر دەرمانێکی مناسب نەکرێت ئەتوانێت بڕوا بەرەو لای خوێنڕێزی معدە. هەر لە گاستریتە عوارزێکی تر هەن یان لێکەوتەگەرێکی تر کە زۆر مهمن ئەبێ لە بەرچاوە بگیردرێت ئەگەر لێدانی دڵ سەرێعەو بووە چووە سەرەوە ئەوە یەکێک لەو حاڵەتانەسەکە وەکو فەوریەت ئەبێ بناسرێت یا ئەو کەسە تووشی ئاراقکردنەوێت هاوکات لەگەڵ ئازارە زۆرەی کە لە بەشی معدە یا لەو بەشەی کە وتمان لای سەروی چەپی سکە ئەو کەسە هەستی پێکات ئەگەر یاوی بێت یا تای بێت پیسایەکەی ڕەنگەکەی بەرەو ڕەشایی بڕوات سەرگێچە و لە حاڵەتگەری شێتر ئەگەر ئەو خوێنڕێزیە بێت ئەو کەسە تووشی غەش و لە سەرخۆچوون ئەبێت. گاستریتیش ئەنواعی هەیە جۆرا و جۆرە جیا لەوەی کە حادە یا مزمنە فەرسایشی هەیە بە غێرە فەرسایشیش هەیە. فەرسایشی تقریبا دوای ماوەیەکەوە ئەو بافتەی معیدە تووشی فەرسایشەکە ئەوەی کە لە ناوەکەی و هات کە تووشی وەکو ڕزین داڕزانیەکات غێرە فەرسایشیەکەی ئەو حاڵەتە تەخریبیە نییە بەڵکو بە تەدریج ئاڵوگۆڕ و تەغیراتێک لە دیوارەی معدە دروستەکات. بەڵام ئەوەی کە ئەگەر سەریع بێت و دوای ماوەیەکەوە بێ ئەوەی کە دەرمانی بەکاربرگێ هەر بۆ سەریعیشە لە ناوچێ ئەوە شێوەی حادیەسە، بەڵام ئەو شێوەی مزمنیە درێژخایەنەکە پێویستی هەیە بە چارەسەر. هۆکارەکانی چەند وتمان دانێکیان باکتریە کە مهمترین باکتری هێلیکوباکتری پەیلۆریە، کەم باکتریە ئەتانین بڵێن کە عامڵی زۆربەی زۆری گاستریت لە ئەو کەسانێک کە گاستریتیان هەیە ئەو وەرە معدەیانە هەیە هەرم میکرۆبەسە. ئامارێکی دقیق نییە لە بەردەست یانە ئەوەی کە لە ئێرانە ڕێژەکە چەندێکە بۆ نمونە لە ئامریکا بە دقیقی ئەزانن کە 35 لە سەدی خەڵک 35% مردم ئەم باکتریا هەیە لە لەشیانە لە جستەیانە یعنی حاملی ئەم باکتریە، بەڵام ئامارگەرێکان کە واقعان ناتوانێت ئەنازەگیری بکرێت کە دقیقیەکەی چەندێکە، بەڵام لە بین 45 تا 55% خەڵکی ئێران ئەڵێن کە تووشبووی ئەم باکتریە هەن. مەوادێکی کە محەڕەکن ئەوانەی کە ئەتانن تەحریکی معیدە و دیوارەی معیدە بکەن ئەم گاستریتە دروستکەن کە معموڵەن ئەو دەرمانگەرەکە بە ئینسایدەکان ئەناسرن یا دەرمانگەر زدە ئیلتیهابی غێرە ئسترۆیدی کە ئیبوپرۆفن، ئستامینۆفن، ئەوانە لە کول ئەم دەرمانە مسەکنگەرە یەکێک لەو محەڕکگەرەسە کە ئەتوانێت هۆکار بێ بۆ نەخۆشی گاستریت یا ئەو نەخۆشی سیستم ئیمنیە کاتێ وتمان ئەو سیستم ئیمنیە بە پێچەوانە سلولگەر خودی مورد حملە قرارات ئەوە ئەتوانێت یەکێک لەو عوامڵە بێت. ئاسیب و سەدەمە بە معیدە معموڵن دوای جەڕاحیەکان یا ئەوانەیە کە بەشێک لە معدەیان لابن بە هەر هۆیکەوە کە گاسترێکتۆمیان پێ ئەڵێن ئەو ئەمەڵ جەڕاحیە، ئەگەر ئەو جەڕاحی لابردن معدە یا بەشێک لە معدە ئەتوانێت باعث ئاسیبگەرێک بێت کە سەبەبی ئەم گاستریتە بێت. هۆکارگەرێکی دیکەیش هەیە وەکو خواردن، بەڵام خواردن یعنی غەزا خۆی هۆکار نییە بۆ تووشبوون بە نەخۆشی گاستریت، بەڵکو ڤایرۆس یا قارچ و کەڕووەکان ئەتوانن هۆکار بن بۆ تووشبوون بە نەخۆشیە. عوامڵێکی تریش هەیە لە خواردنە، ئەگەر بازی لە محەڕەکات داروەکانی لێ لابین کە لە بەشی خۆپاراستنە من شاریان پێەکەم وەکو بیڤەر یا مەوادێکی تر کە ئەتوانێت محەڕک بن بۆ معیدە ئەوانە ئشاریان پێکەین. پەرتۆ دەرمانی کەسانێک کە بە هەر هۆیەک پەرتۆ دەرمانی دیارە ئەگەر پەرتەوەکە ئەشعەکە
هەرچی لە سەرترەوە بێت ئەوە ئەتوانێت هۆکار بێت بۆ ئەو نەخۆشیە یا حساسیت کە ئالەرژیک بە شتێک بێت ئەوەی شەخۆی هۆکارێکە. بەڵام عوام و خەتەریانە چە کەسگەرێک زۆرتر هانە مەترسی ئەوەی کە توش بن ئەو کەسانێک کە مسنن بە ساڵا چوون تەمەن بڕواتە سەرەوە یەکێک لەو زمینە خۆشەوێت بۆ توشبوون بە نەخۆشی گاستریت یا ئەوانەیە کە لە لە دەستگای سیستم ئیمەنی بەدەنیان یا ئەو سیستم بەرگری لەشیانە زەعیفە ئەمانە زۆرتر هانە مەعرەزی ئەو نەخۆشیە. جیا لەمانیشە هۆکارگەرێکی تر هەیە جگەرە کێشان یا دۆخانیات یەکێکترە لە هۆکارەکان. ئسترسە کەسانێکە ئسترسێکی زۆریان هەیە دڵە ڕاوکێ هەمیشە هەیەجان یا ئسترسێکیان هەیە ئەو ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. بێش ئەز ئەنازە مەسرەفی ئەلکول ئەویش ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێ بۆ توشبوون بە گاستریت کەسێکە سابقەیەکی درێژماوەی بێت لە ڕەشانەوەکەی هەم عامڵەکەی دیار نەبێت بە چه هۆیکە هەیە هەم ماوەیەکی درێژ ماوەیەکی توولانی درێژە بکێشێت ئەوانە ئەتوانێت هۆکار بێت. ئەشعاز چه ئەشعەکان کە ئەتوانێت دەرمانی بێت چه ئەشعگەرێکە لە ئالودگی هەوا یا ئەو پیسایە کە ئەتوانێت دروستی کات. دیارە نەخۆشیەکان واکە دیابەت ئەوەتە دیابەتی جۆری یەک یا نەخۆشیەکە ڕیخۆڵەی گەورەیش ئەتوانێت لە هۆکارەکان بن. لێکەوتەکان گەوتمان ئەوەسەکە یا عوارزە کە ئەتوانێت بیبێ زەخم معدەس یەکێک لەوانە خوێنڕێزیە لە درێژماوە یعنی خوێنڕێزی لە بەشی معدە یا بازێ نەخۆشیگەر تریش لە دەستگای گەوارش یا هەرسە بۆ وجود بێرێت. ئازمایش و تەشخیص ئەتوانن بە ئازمایشکە ئازمایش هەیە مەسەڵەن ئازمایش خوێن مەدفوع ئەتوانن ئەو ئازمایشە بگیرگەی جیا لە خوێن و مەدفوعیەت ئەتوانن لە هەناسەوە ئەو ئازمایشە بکرێت. بەڵام باشترین ڕێگە هەم ئاندسکۆپیە هەم بیۆپسیە یا ئەوەی کە بەشێک لەو بافتە هەڵگرن و تاقیقاتی لەسەر بکەن. ئەو ئازمایشە چه ئازمایش خوێن چه پیسایی چه ئەوەی کە لە هەناسە بۆ تەشخیص باکتریەکە هەیە هەمیشە دکتۆرگەر متەخەسس 100% ئرجاع ناکەن بەوە بەڵکو بە ئاندسکۆپی و یا نازور و بیوپسی یا نمونە بەرداری لە بافتەکە استفادەکەن. ڕژیم غەزایی هەروواکە وتمان غەزا خۆی هۆکار نییە بۆ گاستریت بەڵام ئەتوانێت حساسیت دروستکات ئەگەر کەسانێک ئاسن یا پتاسیۆم مەسرفەکەن ئەوانە کە بە مکەمڵیان ئەڵێن کە وەکو قورسە وەکو قەترەس ئاسن و پتاسیۆم ئەم مکەمڵگەرە ئەتوانن هۆکار بن بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشی گاستریت بێت. بەڵام لە هەر حاڵە تەوسیەکە ئەوەسە کە خۆپاراستنە لە خواردنگەرێکە تیژن تونن وەک بیبار یا هەیە ئەڵێت کە بە ئەسید یا ترش حساسیەتی هەیە یا سوزش و ئەو حاڵە دەگەرەکە لە گاستریتە هەیە نیشانەکان نەفخ و ئازاری سکی زۆرترە بێتەوە ئەوەیە کە ئەڵێن کە ئەوەیە مدیریەتی خۆمدیریەتکردن بۆ ئەوەی کە خۆپاراستن یا خواردنگەرێکە دەرسەدێکی کەم یا هەر نەبێت یا ئەوەی کە تیژ و تون بێت ئەتوانێت ئەسەری بێت. دەرمانەکان چەند جۆرن بەڵام لە کل لە معموڵەن لە دەرمانگەر تەرکیبی استفادەکەن. دیارە کەسێ لە مراحل ئەوڵیە بێ شاید یەکدانە دەرمانی بۆ استفادەکەن بەڵام معموڵەن لە درێژماوە دەرمانەکە تەرکیبە یعنی یەک یا دوو جۆر دەرمانە. معموڵەن ئەگەر دەرمانی ئەو باکتریە بێ کە هیلیکوباکتر پەیلۆریە وتمان لە فلاجیل یا مترۆنیدازۆڵ استفادەکرێ مەهار داروگەرێکەس بە مەهار کوێندەگەر پمپ پرۆتۆنیان پێڵێن وەکو ئۆمپرازۆڵ لانسۆپرازۆڵ ئەوانە دەرمانگەرێکە کە هەم تەولیدی ئەسیدەکە کەمەکاتەوە هەر بربەسیەکات یانێ ناڵێ ئەو ئەسید معدە تەرەشەح بکرێت و یارمەتی دەریشە بۆ کومک. دەرمانگەرێکی تریش بوو کە ئەمانە ساڵیانی ساڵ استفادەیان نەکەن وەکو فامۆتیدین کە بە مەسدود کنەندەگەر H2 ئەناسرن یا دەرمانگەرێکە ئەو دیوارەی مەعیدە کە وتمان حاڵەتێکی سافی نییە بەڵکو ڕوشڕوشە ئەو دیوارە پوشش ئەدەن دەرمانگەرێکە بۆ دژە ڕشانەوەن. معموڵەن تەوسیەگەرێکیش ئەکرێت کە بەعنوان تەوسیەگەری ماڵی یا خانگی ئەناسرێت ئەوەیە کە
ئاڵوگۆڕ لە ڕژیم غەزاییەکە بدەن. ئەوە یەکە ئەگەر ئەزانێت تونی سوێری تیژی خواردنەکانە ئەوەی خۆی کەسە مدیریەتی کات دیارە جۆرە چایگەرێک هەیە معموڵەن لە چایگەرێکی گیاین لە گۆڵگەرێکە ئەڵێن کە ئەوانە تەسیری هەیە ئەتوانێت تەسیری بێت یا مدیریەتی ئسترسەکە بەڵام لە حاڵان هیچ کاتێ نابێت دەرمانی ماڵی بێتە جایگوزینی ئەو داروگەرە یا ئەو دەرمانە کەرەکە هەیە بە شێوەی قرس و کەپسول و هیچ کاتیش نابێتە جێگوێری ئەوانە. بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت تا هەفتەیەکی تر و بەرنمەیەکی تر ئاواتی خۆم و باقی هاوکارانم مانی ئێوەیە و هەر بمێنن.